ئاستی خۆپارێزی لیژنەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەمڕۆ ئێمە دیتمان لە شاری سلێمانی کاری باش و جدیان کردووە. تیمەکان بەردەوامن لە ڕێگەی تەشکیلکردنی تیمەکانی وەڵامدانەوەی خێرا کە ئەوانە دەست بەجێ لە هەر شوێنێک گومانێکە بێت کەیسێکە بێت حالەتێکە بێت ئەوە دەست بەجێ سەردانی دەکەن ئیجراعاتی پێویست ئەنجام دەدرێت. لە ئاستی چارەسەریشدا وەکو باسمان کرد ئێمە هەمومان لە هەموو لایەک ئامادەکاری دەکەین بۆ ئەگەر خوا نەخواستە حالەتێکە بێت ئەوە دەتوانین بڵین کاری پێویست ئامادەیە بۆی بۆ نەخۆشەکان ئەنجام بدرێت. پشکنین کراوە خۆشبەختانە هەموو پشکنینەکان تەنها چەند حالەتێکی نوێنە بێ ئەم بەیانیە کە گومان لێکراو لە پشکنینەوە هێشتا نەتجە دەرنەچۆ کە تەنها پشکنین سێ نمونە ماوە بەڵام نمونونەکانی تر کە دوێنێ بوو نزیکەی دە نمونە هەمووی پشکنینەکانیان دەرچوتە ئەمڕۆ بەیانی زوو هەر هەمووی نێگەتیڤ بوو هیچ گومان لێکراوێک خۆشبەختانە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێی کۆڤید نەبوو. ئەنجامەکانیان نێگەتیڤە بێت ئێمە وەکو ئینفلۆنزای ئاسایی تەعاملی لەگەڵ ئاکەین و پاشان کاژمێرە ئەگەر پێویستکە ئەیگەڕێنینە نەخۆشخانەیەکی ئاسایی یان ئەگەڕێنینەوە ماڵەوە.